ساڵتان لەبێ بەیانیتان باش بەیانیت باش سۆبان زۆر سپاس خۆشحاڵین ئەم بەیانیە لەگەڵتانین کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازمان هەیە هیوادارم لەگەڵمان بمێنەوە تاوکو کۆتایی پرۆگرام بۆ ئەوەی بەباشی بتوانین ئەم بابەتانەتان پێ بگەینین و بابەتی گرنگی هۆشیاری و ئەدەبی و تەندروستی تێدایەوە بەشێکیش باز لە بابەتە گەشت و گوزاری و خزمەت گوزاریەکان دەکەین چ شوێنێک خۆشە بۆ گەشتکردن بۆەوەی بڕۆین ئێستا کەشەکە کەشێکی ساردە هەندێک جار لە هەندێک شوێن بەفر دەبارێ بە خانەوادەیی لەگەڵ هاوڕێیان پێویست دەکا ئەم کەشانش ببیندرێ بۆ تۆمارکردنی یادگاری بۆ بینینی دیمەن و سروشتی جوانی کوردستان. سڵاتان لێبێت و بەیانیتان باش بەو هیوایی کە لە هەرکوێکن لەشتان ساغ بێ و تەندروست بن بەڵێ بۆ گەشتیاری زستانە بەڵێ بۆ ئەوەی کە بتوانین لە شاخە جوانەکانی کوردستان و ئەو شوێنانەی کە بە تایبەتی خزمەت گوزاریە گەشتیاریەکانی لێە بچینە ئەوێ هەم گەشتیاری ناوخۆمان بەهێز بکەین هەم ببێتە هۆیەکە ئەو ناوچانە بەهۆی گەشتەکانی ئێمە بەهۆی تۆمارکردنی ئەو ڤیددیوانەی کە هەمانە بەهۆی تۆمارکردنی ئەو وێنانەی کە دەیگرین بۆ ئەوەی کە گەشتیارێکی بیانیش بۆ خۆمان ڕابکێشین ئەوە هیوادارین کە هەمیشە باش بن و هەمیشە لە گەشت و سەیران و خۆشی بن ئێمەی کورد چ بەهار چ زستان فەرق ناکا بۆمان حەزمان لە گەشت و سەیرانە حەزمان لە دەرچوونە ئەم ڕۆژ ئەمانوێت زیاتر باس لە ئەو ناوچە گەشتیارانە بکەین کە لە کوردستان هەمانە بە تایبەتی لا گەشتیاری زستانە کە چۆن سوود لەم جۆرە گەشتیاریە وەردەگیرێت جاوا پێکەوە بڕۆینە ناو پرۆگرام بەڵام سەرەتا بە ناونیشانەکان کە چیمان هەیە لە ناو هەگبێ ئەمڕۆ دەست پێ بەر لە تەواوبوونی سیما جوانەکەی بەنداوی گۆمەسپان سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە و ڕۆژانە خەڵک سەردانی دەکەن. ساڵانە زیاتر لە ملیۆنێک گەشتیار سەردانی سنووری سۆران دەکات. کتێبی هونەر و ئەتەکێتێن گوتاربێژیە چاپ و بڵاو کرایەوە. بابەتێک هەیە کە خەڵکی کوردستان زۆرنا هەولێر بە تایبەتی بەدەستی دەیناڵان بابەتی وشکی خاکەکەی و کەم ئاوی هەندێک جار لە هاوینان تووشی گرفتی کەم ئاوی دەبوونەوە بەڵام لە کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان کار لەسەرەوە کراوە ینی 4 ساڵە خەریکن بنیاتنانی بەنداوی گۆمەسپانن و دەکرێت کاری لەسەر دەکرێت بەردەوامن ئەم ساڵ 2 ملیۆن مەتر سێجا ئاوی بارانی تێدا گڵدراوەتەوە. بەڵێ هەر بۆ ئەو مەبەستا دوای تەواوبوونیشی توانای گلدانەوەی زیاتر لە 90 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە هەکارکاتەوە ئاوی سەرزەویەکە لە باران دەبارێت ئەتکرێ بەم شێوەیە بەڵێ سوودی لێوەربگرێت بەنداوەکە سیمایەکی جوانیشی هەیە و ناوچەکەی زۆر جوان کردووە ڕۆژانە گەشتیارەکان بۆ بینینی دیمەنی جوانەکانی بەنداوەکە سەردانی ئەم بەنداوە دەکەن. بەنداوی گۆمەسپانە لێرە 2 ملیۆن مەتر سێجا ئاوی باران گڵدراوەتەوە. زبڵ و خاشاکی نێو ئاوەکە کە لەلایەن بەشێک لە سەردانی کاران و هاوڵاتیانەوە فرێدراوە بۆتە هۆکاری پیسبوونی بەنداوەکە. سەرقاڵی ئامادەکردنی بەلەمەکەیەتی دەیبات بەرەو کەناری بەنداوەکە. یەکەمین بەلەمە لەم بەنداوێدا بەکاردەهێنرێت. بەشداری دەکات لە هەڵمەتێکی فراوانی پاکردنەوەی دەوروبەری ئاوی بەنداوەکە. لە هەڵمەتەکە تیمەکانی شارەوانی و ژینگە پارێزانی ناوچەکە بەشدارن. والحەمدوللا ئەوڕۆ لە ڕێی بەلەمەکەمەوە هەستاین بە خۆڵ و خاشاکی ئەم دەو بەحرا خایانمان کردووە هیوادارم خەڵکی ئەو منتیقە و جەماعەتی کە دین بۆ سەفرە سەر بەحرێ بە پاک و خاوێنی ڕای بگرن. داوا لە خەڵکی کوردستان دەکەین کە جومعە و پێنجشەمان و هەموو ڕۆژانە دێنە دەرێت لەو منتیقەی ژینگە پارێزی بکەن وەکو چاوی خۆیان بیپارێزن. بەنداوەکە سیمایەکی جوان و سەرنجڕاکێشی بە ناوچەکە بەخشیوە بۆیە بەردەوام ئەو کەسانی بە نزیک بەنداوەکە داهات و چۆ دەکەن
بشوێک لێرە وەردەگرن. من ڕێگاکەم لە شوێنێکی دیکەوە بوو بەڵام جاری پێش و هەفتەیە لەمە پێش لەم ڕێگەیەوە هاتم زۆر بەلامەوە جوام و جارێکی دیکە لێرەوە بێمەوە هاتچۆکەم لێرەوە بەڕێ بکەم سەردانێکی ئەم شوێنە بکەین و ڕسمی لێ بگرم بەڕاستی دیمەنێکی زۆر جوانی هەیە هیوادارم خەڵک احتیمامی پێبن ڕێزی ئەو برا بە ڕێزانە بگرن کە هەڵدەستن بە پاکردنەوەی شوێنەکە بە خزمەتکردنی بە ئەوەی بە جوانی بمێنێتەوە تاوەکو ئێمەش استفادەی لێ بکەین. ماوەی 4 ساڵا بە شەو و ڕۆژ کار لە دروستکردنی بەنداوی گۆمەسپان دەکرێت. بۆ ئەم ساڵیش توانراوە ئاو گل بدرێتەوە. بە تەواوبوونیشی توانستی گلدانەوەی زیاتر لە 95 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. قۆناغەکانی کارکردن سەل قۆناغێکین دەستمان کردو بە بڵاکردنی بەنداوەکە وەتە دەستمان کردو بە خەزنکردنی ئاوەکە. ئەو ئێستا دەبین تا ئێستا نزیکەی توانیمانە نزیک بە 2 میلیۆن مەتر سێجا ئاو کۆ بکەینەوە کە لە کۆی 97 میلیۆن مەتر سێجا چکە توانای گڵانی بەنداوەکە 97 میلیۆن مەتر سێجا. ئەو ئێستا بەشێکی زۆر کەمیەتی کە 2 میلیۆنە. پلانیمەوە بۆ ئەم ساڵ تا 10 میلیۆن ئاو مەتر سێجا کۆ بکەینەوە. 8 بۆ 10 میلیۆن ینی ئەوە پلانی ئەو ساڵمانە. لە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا توانراوە چەندین بەندا و پۆندی گلدانەوەی ئاو دروست بکرێت. ئەم جۆرە بەنداوانەش لەگەڵ ئەوەی کاریگەری لە پاراستنی سامانی ئاو دەبێت ڕۆڵی گرنگیشی لە بژانەوەی ئاوی ژێرزەوی و بژانەوەی کەرتەکانی کشتتوکاڵ و گەشت و گوزاردا دەبێت. هەر سەبارەت بە ناوچە گەشتیارەکان ئەو شوێنانەی کە تەنانەت ئەگەر بۆ دروستکردنیکی پرۆژەیەکی خزمەت گوزاریە دەبینینەوە هاوڵاتیان سەردانی دەکەن و دیمەنەکەیان پێجوانە باسی شوێنێکەکەین هەر بوو خۆی هەر ئەڵی خەڵک کراوە بەس بۆ گەشتیاری ئەمەندە ناوچەیەکی جوان و شاخاویە ئەویش ئیدارەی سۆرانە کە ناوچە گەشتیارەکانی ئیدارەی سۆران ساڵانە لە ڕیزبەندی پێشەوەی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستانن لە زۆری سەردانیکردنی گەشتیاران. تا لەم سنوورە ینی ژمارەیەکی زۆری پرۆژەی گەشتیاری هەیە و شوێنی زۆر سەرنجڕاکێشی تێدایە ناوچەکان بە گشتی گوندەکانی ئەم سنوورە هەمووی گوندی سەرنجڕاکێشن ساڵانە ینی خەڵکێکی زۆر لە تەواوی هەرێمی کوردستان و لە دەرەوەش ڕووی تێدەکات. دەبەرەکە بۆتە ناوچەیەکی چواروەرزی گەشتیاری ساڵانە سەر و 1.5 ملیۆن گەشتیار سەردانی ئەم دەبەرە دەکەن و فڕێدانی زبڵ و پاشماوە بۆتە مەترسی ڕاستەقینە بە تایبەت لە دەم چەم و ڕووبارەکان بەڕوونی دیمەنی ئەم پاشماوانە دەبیندرێن. ناوچە گەشتیاریەکان ساڵ لە دوای ساڵ لە پەرەسەندنی خێرادان و لە دەمچۆم و ڕووبارەکان بە هەزاران کەپر و پرۆژەی گەشتیاریان تێدا دروست کراون. بەڕواڵەت بێزبڵ و خاشاک دەردەکەون بەڵام بارانی بەلێزمە و زیادبوونی ئاو زۆرینەی خاشاک و پلاستیکی پاشماوەی گەشتیارانی لەگەڵ خۆیدا ڕاپێچ کردوون. هەوڵمانداوە کە شوێنە گەشت و گوزاریەکان ناچار بکەین بەوەی کە حاویەیان بۆ دابدرێت و پاشماوەی گەشت و گوزاری فڕێ نەدەن بۆ ئەوەی بتوانین شوێنەکان پابەند بکەین لە کاتی سەرپێچیکردنیش لژنەی تایبەتمان هەیە بەم بوارە ڕوبەڕووی یاسایانەکەین و بەڕاستی ئەوانەی کە کەپری گەشتیارینە ئەوانیش هەوڵە دەین میکانیزمێکی نوێیان بۆ دیاری بکەین بۆ ئەوەی بتوانین لە ڕووی ژینگەی گەشتیاریەوە بپارێزین. لە ناوچە گەشتیاریەکان وێ ڕایدانانی سەتڵی تایبەت بە پاشماوەکان کەرتی حکومی و گشتیش دەستێکیان لەسەر ناوچەکان بوونە بۆ پاکردنەوە بەڵام هێشتا بەر لە بڵاوبوونەوەی خاشاک و پاشماوەی گەشتیاران نەگیراوە. ژینگە پارێزی یەکێکە لە ئەرکە ئەخلاقی و ئینسانیەکان کەوا هەموو مرۆڤێکی تەندروست پێویستە پێوە پابند بێت و بەهۆی ئەوەی کەوا هاوینە هەواری بێخاڵ گەشتیارێکی یەکزار زۆر ڕووی تێدەکا و هەندێک لەو گەشتیارانە ڕۆشنبیری ژینگە پارێزیان لە ئاستێکی نزمدایە یاخود زبل و پاشماوەکانیان بەجێ دەهێڵن سیمای جوانی بێخاڵ ناشرین دەکات. بە هۆکاری پاکڕانەگرتن و گوێپێنەدان بە پاشماوەکانی گەشتیاری ئەم ڕووبارەی ئیدارەی سۆران بە هەزاران زەرفی پلاستیکی لە سەرچڵی دارەکانی لێواری ڕووبارەکەدا هەڵواسراون کە زۆرینەیان بە خوڕی ڕووبار و ڕەشەبا لێرەی کۆ کردوونەتەوە و ئەو پاشماوانەی کێشیشیان زۆرە لە ڕووباردا قەتیسماون.
ئەم پاشماوانە لە پێکاتەکانی سەرزەوی و ناخی زەوین و پێشکەوتنی مرۆڤایەتی بەرهەمی هێناون بەڵام خراپ بەکارهێنانیان بوونەتە بەڵاو مەترسیەکی گەورە لەسەر ئێستا و داهاتووی هەسارەی زەوی. تەیفور محەممەد کوردستان 24 ئیدارەی سەربەخۆی سۆران. هۆشیاری ژینگەی سۆڤان بابەتێکە پەیوەستە بە تەندروستی هەمومان و بە جوانی و بە پاکێشتنەوە و سیمای شار و وڵاتمان بەڕاستی. هەولێر شارێکی گەورەیە و ژمارە دانیشتوانی زۆرە بۆیە ینی فشارێکی زیاتر لەسەری هەیە ئەگەر بێت و خەڵکەکەی دانیشتوانەکەی بە هۆشیاریەوە مامەڵە نەکەن بەو کلوپەلانێکە هەیەە ڕۆژانە بێگومان زیانی زۆری دەبێت. جا دووکەڵی ئۆتۆمبیل و مۆلیدەی کارەبا بوونەتە هۆکاری پیسبوونی ژینگەی ئەم شارە کە زۆر دەبیندرێ بەهۆی ئەم دووکەڵە زۆری ئۆتۆمبیل ئەم مۆلیدانە هەر هەمووی بەڕاستی ژینگەکە پیس بووە. بەڵە بێگومان جا ئەمە ئەبێتە هۆکاری پیسبوونی هەوای ئەو ناوچەی کە ئێمە لین ئێستا کەمە لەمە بەرباسمان لە پیسبوونی ژینگە کرد بەهۆی زبڵ و خاشاکەوە. ئەمەش کاریگەری دەبێت لەسەر هەناسەدانمان و لەسەر تەندروستیمان. جا بە گوتەی پسپۆڕانی بواری ژینگە ئەو دووکەڵە یاخود ئەم دووکەڵە زۆرە کە دەبینرێت ئەبێتە هۆکار بۆ ئەوی کە بڵین هەولێر ئەبێتە یەکێک لە پیسترین شارەکان ئەگەر بەم چەشنە بڕوات و بەم چەشنە خەڵک ئۆتۆمبیل بەکار بهێنێت. هەکار هەندێک خانەوادە هەیە بۆ خۆیان دوو کەسن هەردووکیشان ئۆتۆمبیلیانە هەردووکیشان بەجیا بۆ شوێنێگەچن ئۆتۆمبیل بەکارهێنن. هەندێک خانەوادەش هەیە 4 کەسن 3 ئۆتۆمبیل یا 4 ئۆتۆمبیلیان هەیە. ئەمە زۆر هۆکارێکی گرنگە کە هاوڵاتیان ئەبێ ڕەچاوی ئەوە بکەن کە زۆر جاریش بە پیادا یاخود بە پاسکیل بتوان هاتوچۆ. ئەم هۆشیاریە گرنگە. جا سەرڕای ئەمەش بەڵام دەستەی ژینگە دەڵێ بۆ ڕووپێوی دەبێ وێستگەی پشکنینی هەوا تۆماری بکات کە لە هەولێر تەنیا یەک وێستگە هەیە ینی ڕێژەکەمان پێ بڵێ بەڵێ بەزەبەت ینی بە یەک وێستگە ڕەنگە نەتوانی بە دەقیقی یان بە دروستی ڕێژەی پیسی و پاکی شارەکە بخاتەڕ. ئەڵە پێکەوە ئەم بابەتە دەبینین مەرج نییە ئێمە ئیلا لە ڕێگەی وێزگەکانەوە بزانین هەر تاکێک لە خودی ئێمە دەزانین بەجددی ئێمە ڕۆژانە خەریکی چی نەزانین کامکارەمان دروستە کامکارەمان نادروستە با پێکەوە دەستخینە ناو دەستی یەکتری ژینگەی شارەکەمان وڵاتەکەمان بپارێزین پێکەوە بینەرە بینە دەگەڕین وڵات. ڕۆژێکی زستانی ناوشاری هەولێرە ڕێژەی زۆری ئۆتۆمبیل لە ناوشار هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە. بە گوتەی پسپۆڕێکی بواری ژینگە و ئاو لە هەرێمی کوردستان بەگشتی کێشەی ژینگەیی هەیە نەک پیسبوونی ژینگە. ئەمە لە هەرێمی کوردستان چ پیسبوونی هەوابی چ پیسبوونی خاکبی چ پیسبوونی ئاوبی تا ئێستا بەو شێوە ترسناکە نیتمان بەڵام شتێکمان هەیە پێ دەڵێن کێشە ژینگەیەکان پیسبوونمان نییە کێشەی ژینگەییمان هەیە. ئەو کەڵەکەبوونی ئەو کێشە ژینگەیانە چ دەکاتن لە داهاتوو پیسبوونی ژینگەمان لە بۆ دروست دەکاتن ئەگەر چارەسەر نەکرێت بە خۆشحاڵیەوە یەک لە خاڵەکانی دامەزراندنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە خاڵی دەیەم دەرێ ژینگەی هەرێمی کوردستان سەرچاوەیەکی گرنگە. بەڕێوەبەری فەرمانگەی کاروباری تەکنیکی لا دەستەی ژینگە ئەو گەڕک و شوێنانەی هەولێر لەسەر نەخشا بە وردی نیشان دەدا کە شوێنی کارگە و پاڵاوگەکانە. ئەو دەڵێ سەرجەم ئەو کۆمپانیا و شوێنانە دەبێت ڕێژەی سەوزاییان 125 بێ. ئەمە تەنها ئەگەر بێت و بۆ داتان دەبەستین کە داتای فەرمین و ڕسمین ئێمە کو دەستی ژینگە و داتانێت ئەمە لەگەر جیایزێتی ئەڵمانی کار دەکەین. راپۆرتشمان بەرز کردووە لە بۆ ئەنجومەنی وەزیران ئەو راپۆرتانێک کە بەرز کراوەتەوە لە ئەنجومەنی وەزیران بەسراحەت ئێمە هیچ داتایەک تا ئێستا بۆ نەکرایە بەس بەپێی تەقارەکان جیایزێتی ئەوانەی پێشبینیان کردیە بە واسەی فەزایی وەریان گرتیە هەستیان پێکرد دەڵێن شاری هەولێر بەرەو هەواکەی بەرەو پیسبوون دەچێت. گەرچی ڕێژەی سەوزایی لە کوردستان گەیشتوتە نزیکەی 120 بەڵام دیستان مەترسی پیسبوونی ژینگە بە هۆکاری تر زیادی کردووە. پسپۆڕانی بواری ژینگە دەڵێن ڕووپێوی ڕێژەی پیسبوون لە ڕێگەی مانگی دەستکردەوە ناکرێ دەبێ وێستگەی پشکنینی هەوا تۆماری کات. بۆ مەبەستا هەولێر پێویستی بە 6 وێستگەی پشکنینی هەوا هەیە بەڵام لە ئێستادا تەنها 1 وێستگەی پشکنینی هەوای هەیە.
بۆیە ناکرێ بڵێن کە هەولێر یەکێکە لە پیسترین شارەکانی جیهان. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. ئەوەی واکات کە ئێمەی مرۆڤ بتوانین زیاترین خەڵکی باش لە دەوروبەری خۆمان ببینین و پشتیان پێ ببەستین ئەوەیە کە بزانین چۆن قساکەین، بزانین چۆن مامەڵاکەین، ئەتەکێتی قسەکردنمان و تەواوی ئەو بیر و باوەڕانی کە هەمانە لە ڕووی ئەتەکێتی ئێمەوە دەرەکەوێت، ئەو بیرۆکانی کە لە هزری ئێمەیە لە ڕێی ئەتەکێتی ئێمەوە دەرەکەوێت کە دروستە نادروستە بە چ شێوەیەک باسی ئەەکەین بەیان یەکەین ڕەنگە تۆ نیەتێکی زۆر باشت هەبێ و قسێکی زۆر باشیش لە دڵ دەربڕینەکەت هەو نەبی دەربڕینەکەت ئەو نەبێت بە هەولێرەڵێ هەو نەبیت هەو نەبیت دەربینەکەت هەو نەبیت ئەینجا هەرچەندە بابەتێکی بە پێز و گرنگیشت هەبێت تازە ناخوا سفر بۆەوە زۆر ڕاستە جا ئەم بابەتە پەیوەستە بە زۆر پیشە جگەلەوەی کە هەمومان ئەگەر پیشەکەشمان قسەکردن نەبێ بێگومان ڕۆژانە مامەڵە دەکەین قسە دەکەین لەگەڵ خانەوادەکەمان هاوڕێیانمان لە بازار لە هەر شوێنێک لە شوێنی کارەکانمان بەڵام هەندێک کەس هەنا ڕەنگە بۆ ئەمان جیاوازتر بێ بۆ نمونە ینی مامۆستایانی ئاینی کە کاری ئەوان ڕاستەوخۆ قسەکردنە لەگەڵ خەڵک لەگەڵ کۆمەلگا و مامۆستایانی قوتابخانە و زانکۆ بە هەمان شێوە بێژەر و پێشکەشکاران ینی ئەمانە ڕاستەوخۆ مامەڵەیان لەگەڵ گوتارە خەڵک تەنیا گوێی لە زمان و زار و شێوازی ئاخافتنیانەیە فرۆشیارانی ناو بازاریش کاسبکاریش زۆر گرنگە کە بزانێت چۆن ڕووی خۆش بێ مامەڵەی خۆش بێت چۆن وا بکات کە کڕیار بەرەو لای خۆی کێشکات جا بۆی بە شێوەیەکی زانستی لەم بابەتە تێبگەین ئەمە دەبێتە تەوەری ئەمڕۆمان کتێبی هونەر و ئەتەکێتێن گوتاربێژیە چاپ و بڵاو کرایەوە جا ئەمە بۆ سەرکردەکانیش ینی زۆرزار کاریگەرە سەرکردە هەبووە لە گوتاربێژی زۆر زۆر کاریگەر بووە ینی کاتێک کە گوتارێکی پێشکەش کردووە ئەوەی کە خۆی ویستوێتی بە زیادەوە توانیوەتی ئامانجەکە بپێکێ ینی لە مێژوودا هەندێک سەرکردەیەک هەیە کە یەکێک لەوان کاریگەر بووە ستانەماوە هیتلەر ینی بەناوبانگ بووە لە گوتاربێژی هەتا یەکێک لە هۆکارەکانی هاتنە سەردەسەڵاتی هیتلەر شێوازی قسەکردنە و ئاخاوتن و کاریگەری قسەکانی بووە ڕەوانبێژی بە بەڵێ جا کتێبی هونەر و ئەتەکێتێن گوتاربێژی چاپ و بڵاو کرایەوە لەگەڵ میوانەکەمان ڕیاس فرزۆ هەرکی کە نووسری کتێبەکەیە لەگەڵ ئێمەدایە کاک ڕیاس بەیانیت باش زۆر زۆر بە خێر بێ خێران دەربن بەیانی ئێوەش باش و بەیانی میوان و بینەرانی کەنالی کوردستان 24 زۆر سواس باس دەوە بکەین ئیتیکی ئاخاوتن چییە؟ ینی تۆ کتێبەکە لەسەر ئەمە نووسیوە ناوەڕۆژ کتێبەکە چی تێدا چۆن پێناسێن بابەتت کردووە؟ ئیتیکی گوتاربێژی یەکێکە لە بنامە و پرەنسیپەکانی گرنگی گوتاربێژی چونکە ئەگەر ئێمە بێن لە بەبادینی قسەکەم بە سووران بەبادینی چۆن خۆت ئاسوودەی ئێمە هەمومان کوردی باش دەگەین بەڵێ گوتاربێژێدا دەوێتن مرۆڤ ڕاچەوە هەندێک بنامەوە بکێتن ئیتیکێت گوتاربێژی بکە تایبەتی ئەگەر ئەم بێن پێناسە گوتاربێژێدا تقریبان دەبمە دیار بیتن و ئیتیکێت گوتاربێژێت چنەک و پێناسە گوتاربێژێت بژیتن بریتیەش جوانکردن و خاملاندنە پەیوان بە زمانێکی شیرین و دەربڕینەکە جوان ji bo rakêşana beşdarbiyan li ser encamdana karekî yan jî dûrexistnewan ji karekî yan jî razîkirina wan yan jî pêdana zanyariya ve yan jî hunerê gihandina peyam û name û hizrekî ye ji bo komeka guhdaran ku bo razîkirina wan taban vêrê da bûme diyar bît bo razîkirinê divê te çi hebît îtîkêt gutarbêjiyê hebin wekku bû nimune eger em bên behsken divêtin tu di gutarê da çêna bîtin tu wekî dibêjin zimanê zebr bikarbînî beramber xelkî yan jî îşaretê hinek îşareta ramanet xwed nerêniyê tey wekû amajekirina penca destî yan bû nimune karînana hindek zaravêt neşya yan civîn et gotaran da yan jî tundrawî wekû yan jî jêk cudakirina hindek regeza û giringîdan regezekî dî yan jî sifkatîkirin bi xêlekî yan menteqeyekî yan serkirdeyekî yan hindek mustelehatê wekû dîmagojî û nêrgisî û meselan totalîtarîzm û gelek meselan îdeolojiyaya dî ku demê
گوتاره دا بهنا بحث کردن اکید او وقتی بیشتر بیناره تا دشته رازی نبیتو ایتیکه که باش گوتاره دا نایت پیشکش کرد. زۆر باشە کاگریاز هەمیشە ئێمە ئەڵێین لا فراغێک لە نەبوونی شتێک مرۆڤ بیرەکاتەوە کە داهێنانە بکات یاخود پەرە بەو بوارە بدات لەکوێ بۆشاییەکەت بینیوە کە پێت پێویست بووە کتێبێکی لەم شێوەیە بنووسی گوتاربێژی ئەگەران بەرە خوددانێ هوەرێکی سەردەمیانە نوکە جیهانێدا گەلک گرنگی پێتێدادان بویە من گەلک خۆل و سمینارە بەشداری کرد تایبەتی ئەم هەمی ڕەنگە وەکی ئەو کەسێت و مەسەلەن پەیمانگە و کولێژە خۆم بیت ئەو تشتێ بەرچاوفەرگرتی دەمێت بینیتن مەسەلەن بەرپرسێک یان ڕاهێنەرێک یان مامۆستایەک وەختی تێدا سەر ستێجی دروست پەیامەخۆ ناگەیەنیتن بۆ خوێنەرە فوەختی ئەو هەمی سەردانێت من ئەلکۆڕ و کۆمبین و سمینارە بۆ من دیار بوو کە هوەری گوتاربێژی گەلێکی گرنگە تایبەتی مرۆڤێت ئەکادمیست وان وی هوەریدا خوشارەزا بکەین بۆچێ چونکی مرۆڤێت وەکوتە بەحث کردی البیدایەتێک و پێشکەشکار ڕاهێنەر مەسەلەن قیادیەک سەرکردەیەک پێدویە هوەری گوتاربێژی بۆچی چونکە مرۆڤ ڕۆژانە زیاتر بڕێکە ئاخفتنێش شول و کریارەت خود ئەنجام دەن فەئەگەر تو ئاخفتنێدا یە زیرەک نەبی و تەشیانێ دەربڕینێ و ڕازیکردنێ و ئەقناع نەبن ئەکید تو درست نەشێ پەیامە خۆ بگەینی چەند زۆرن ئەو مامۆستایەت زۆر و کوشادت بلند هەین بەس پەیامە خۆ نەشێن درست بگەینە بۆ چونکی هوەری گوتاربێژیدا شارەزانینە فەئەکید ئەو فەراغە یا کومدیت ناخی هندک مرۆڤ گوتارە دا سمینارە دا ئەو کێماسیت هەی ئەو شاشە خرە بوونە ئەگەرەوەی چندێک و ئەو هزرا و ئایدۆلۆژیا بوو من درست بیت کو ئەس بشێم هوەری گوتاربێژی باش بکەمە پارتوکە و خەلکی طبعا ئەس گەلک تقریبا نزیکی 6-7 ساڵە ئەس ڕاهێنان و دەوراژی ڤەتکەم سمینارە لەسەر بابەتی هوەر و ئەتەکێتێن گوتاربێژی زۆر باشە کاگڕاز خەڵکانێکەنە وەکو توانیان باشە و ئەقلیان باشە ئینسانی ڕۆشنبیرن درک بە زۆر شت دەکەن بەڵام لە کاتی ئاخاوتن یان لە کاتی گوتاربێژی دانیشتن لە شوێنێکی قەرەباڵغ پێشکەشکردنی وتار و سیمینار شەرم و ترس و سترێسیان هەیە ئەمە چۆن چارەسەر دەکرێت هیچ ڕێگا چارەیەکت لەم کتێبە باس کردووە بەڵێ ئەکید منێ بەحەزکری بەس دەوێت ئەم ئێکەم جۆر بزانین خەلک حەتان و کە ینی زۆربەیە خەلکی نزانین یعنی وەختی دەوێوی لەرزیت یان دەستێتوی لەرزن یان تەشویشێک بۆ چێت بیت یان مەکی بیژن سترێسێک بۆ چێت بیت و نەشێت درست باخەویتن ئەوە شەرمە یان ترسە ینی خەلک جیاوازی ناکات کە ئایا ئەوە ترسە بۆ چێ بوو یان شەرمە مدوێت ئەسوێ پەیامێ دروست بگەینم کە خەلک خڕ بزانیت کە ترس جدات گەل شەرمێ ترس کەنگی درست بیتن ترس وی دەمیدا دروست بیت دەمێت تا زانیاری سەر بابەتێکی نەبن و تو بچە بەرامبەر خەلکێکی پۆخەوی تو دێ ترس بووتە چێ بیت بوو چونکی ئیکیشکۆن ئەگەرە مەسەلەن دەبیژ ئەگەر پرسیارش ماوەتەکەم ئەس نەزانم جواب دەم و لە هەلبیدایەت ئەو فکرە هەمی دەبوو دروست بن ئەگەر پرسیار ماوەتەکەن ئەگەر ئێکشمە زیرەکتر بیت وی بابەتیدا فوەختی تو شارەزا نەبیت بابەتێکیدا دێ ترس بووتە چێ بیت ئەگەر تا شەرم بۆ درست بی کەواتە نیشانە هەندێتە ممارەسە ئەنکو سەربور نینە پێشکەشکردنێدا یانژی ئاخفتنێدا وەختی مرۆڤ ئێکەم جۆر شتە کەناڵێکی تەلەڤیزیۆنیان بەرنامەیەکیدا ئەکید دەترس بوو شەرم دەبوو چێ بیت ئەگەر زانیاری هەبن بەس شەرم بوو چێ بیت ئەو شەرمەکەش چەند دقیقەیەکەن یان ئەگەر شێت خوب کنترۆل کرد بەس ترس ئەگەر تا زانیاری نیە بە هەردێت بەردەوام بیت گەلتە هەتا ئاخیرێ بەس شەرم هەنگی دروست بیت وەختی تا ممارەسە نەبیت ئەت پێشکەشکردنا گوتارێکی یان سمینارێکی یانژی ئاخفتنێدا یانژی سەرێ مەجلیسێکتت و دڕینە خۆر و تاخەوی باش ڕەنگە ئێستا دەرفەتی ئەوە نەبێت کە ئەم کتێبە بەردەستی هەمووان بێ بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە چکێنراوێک یا چەند بیکەین بە چەند دڵۆپەیەک و چۆن لە بیگوشین کتێبەکە باسی چەند شتێکی گرنگی لێ بکەین کە خاڵی سەرکەوتن یاخود گوتاربێژێکی سەرکەوتو چیە چەند خاڵێکی هەیە چین ئەو خاڵانە بووی کە چۆن نەڵە کورتکراوەیەک بێت ئەکید ما ئەف کتێبە حەمیل سەر حەف بنەماوەتە دامەزراندن ئەنی دەبێت ئەت گوتارێدا ئەو هەر حەف بنەماوە بهێنە ئەکید بێژن
پراکتیزه کردن یکیش بنماید گوتار بیجید گرنگ دوید تو بابت و ناونیشان جگ جدا گلک جرات کانال پروفشنال جدا او غلطاتی تکنش لا پیشکشکاران و ونمونه دی بیجید بابت عمل سر طلاقه به مهوانداری زور برای دکتر فلان کس و بخوشی چاره که ای بابت چاره که گنوی تبعث کردن فلازمه تو ناونیشان کی جه بگیری مثلا بیجی هوکار طلاقه یا جی خرابی طلاقه یا جی باشی طلاقه وقتی تا عنوانک جه گیر تو دشی 5 دقیقه اجدا بحث کی بس بابت تو شی بابت فیزیای نهده منهجن چاره که گدا بحث کی تو اگر جومسکی جی بینه کو فیلسوف قرنینو که یعنی نشید بابتی چاره که کو 20 دقیقه ده یعنی ادرسی درست بده بله جک جدا کنه بابتی گل نام نشان بزنه که چی باز بکاتن دز نشان کن عنوانکی او یک بنما یکی اویا پشت اینگه لازمه تو دیف پیدویا خلکی پاخوی چنو وید مثلا تو سمینار چه ساتره کی کو شرع ونمونه الشعر داعش دا چه بید شاعر چوبانه آن هلبزوان چوبانه الساطر شعرت اوینی گود نه چون که پیدویا پیش مرگاب ویدا میدا وان آخفتن آنیا وان پیدویا آخفتن حماست و نشتمان پروری هی نک اوه فپیدویا گوتار یعنی گوتار گلکا گرینگ بو بجدار بیان کو بو خلکی یا بنمای سی پیشکی کو بنمای هر سرکی ناف گوتار دا پیشکی لازمه تو بده گوتاری یعنی چنو به اکثر چنو موضوعی حرمکی بنمای چاره ناوروکا بابتیه دوید ناوروک کو مرم سرکی یا گوتار بیج گوتاری دا ناوروکا بابتیه یا بنمای شش یعنی پنجه دیماهی کا گوتاریه دوید دیماهی که بالکش کچاوا پیشکی یا بالکش و سرنج راکش بید تو ده سرنج بجدار بیا بخورا کشی ده همان دم دا دیماهی جی گلکا گرنگه بود چون که دیماهی که جوان بید چون که گوتار بیجی اگر هم پیشکی نوارو که کتای نمونه بینه وکی فرینا فروکه کچاوا فروکه به جوانی راد بید و سر ایک هیل دیچید پاشی به جوانی و نرمی دهتا خوره گوتار بیجی نفسیشه وقتی تو دست بکردی تو به جوانی بچناو بابتی و سر ایک بابت بچینت لقو لوپا لبکه و بچناو غیر موضوعی دی پاشی به جوانیش دیماهی که گوتارا خوب بینه به نمای ششه تونا دنگیه کارامه دنگینه برزیونیزمی چنو بیت مروف وقتی سمیناره که پیشکش کرد 30 دقیقه یک آست پیشکش کرد دوید برزیونیزمی لذاتی و سستی پخته آخفتنیت خدا بنامای هفته و اخیره کو زمان لشیه کو گلک گرنگه چونکه وکولین کاتا کرنش لای البرت مهربانی لزانکو لوس انجلوس الامریکا که آیا و دم مروف تاخویتن پیام مروفی برای کچت گهتا بینران اونا منک انگ پیشکش کارن دم انگ تاخوین اف خلکی ساعت کتنگو بینری ساعت کتنگو برای کچت ورگیر آیا همی برای دنگی ورد گرن نه چون که مسیح کنالت ورگردن آیا مروف هی بصریه برای حرکت حرکت چاوی گرنجیناتا و حرکت دسته و پیا و هات نچونه ویره که پیام مروفیت گید بو کسی بصری بو کسی سمعی چون که مروفه که گهداری کرد زیادتر قناعت آوی بدنگیت دم تو برزیونیزمی تخت دنگی دا تایباتی سمینار دا هشیاریک بو چی بید و پتر پیامکی جید و شید پیامکی جوار گرید او پیامتو بحث دکی و کسی لمسی جی الا رکا اوی طبعا وکی ما داس او وکلنا خود درستی بگاینه بو بینرا صد 55 پیام مروفی برای کا زمان لشید گیتی بری لنگویج آن لغه الجسد گیت صد 37 برای کا تونا دنگی کارامای دنگی و 38 طبعا و صد 7 برای کا پیوا یعنی زانست مروفی پیوید مروفی همی صد 7 گانه خلکی اویدی 55 برای کا زمان لشید 38 برای کا کارامای دنگی تونا دنگی کاغریاس او کسی که گوتاربیجی کی باشه اما خورسکه لگلی لدایگ بوا که کسی که ام توانا و ام قدرتی هیا یان پیوستی با متابعه و مطالعه و خو پیگهاندن و خورشن بیرکردن هیا کامه ما هش جوری زیرکاتی خودت عالا هش جوری زیرکاتی داینامرو و عندك بیش نه جوری زیرکاتی فاز یکیش جوری زیرکاتی که خودت عالا داینامرو وان جوری زیرکاتی زمانی همی کسک نشید ببیتا گوتار بیجه که سر کردی همی کسک شید راینان بکرد ببیتا گوتار بیج بس همی کسک نشید ببیتا گوتار بیجه که سر کفتی داه نرانه چونکی موهبه که خدا دا هندک مروات بجنه جوری زیرکاتی زمانوانی هندک مروه های زیرکات جسدی های بونه اگر کریستیانی و میسی هادبون ببونه پیشکشکار رنگ سرکفتی نبون بونه کسی که لوژیکی اگر بیت
ببیتە گوتۆربێژ ڕەنگەی سەرکەفتی نەبی ئەو ڕەنگە لوجیکێدا زیرەک ئەویدی جستەیدا زیرەکەی هەی زمانەوانی زیرەکە ئەگەر خو نەچوو بیتە هیچ جهەکێ ئەکادمی و کتێب باش نەخوێنیت ما گەلک شخصێتە یعنی نەخوێندەوەرم بەس ئاخفتنە گەلک زیرەکەن ینی مەجلیسێ نایلن کەس باخویت هەر ئاخفتنە بکەنە بخوبوو چونکی خودت عالا جوری زیرەکاتیەوە کرێ زیرەکەی زمانەوانی کە ئەوە مەوهیبەیە کە خودیادا هەندێک مرۆڤ نەدا هەندێکەوە بەس هەمی کەس شێت ڕاهێنانێ بکات ببیتە گوتۆربێژ بەس شەر نییە هەمی کەسێک سەرکەفتی بیت گوتۆربێژ زۆر باشە کاک ڕێاز پەیام چەندێ گرنگە کە تۆ ئەو پەیامی وەکو گوتاربێژێک ئەیگەیەنی خۆشت قەنەعەتت ببێن نە بۆ نمونە هەندێک کەسێک قسەت بۆ کە خۆی هیچ قەنەعەتی پێ نییە بەڵام مەبەستی ئەوەیە قەنەعەت بە تۆ بهێنێت چونکە لە بەرژەوەندی ئەوە فڵان شتکەیت یان فڵان کارکەیت ئەمە تا چەند گرنگە لە گوتاربێژی پەیامەکەت لەگەڵ ئەوەی کە خۆت باوەڕت پێیەتی یەکشت بێت ئەکید ینی ئەو تشتێکی بەکیان بژنی ئەخلاقیە دەوێت ئەو تشتی مرۆڤ بێژیت بەری هەر کەسێکی مرۆڤ بخۆ قەنەعەت بووچ داتۆ پشەی دەروونێکی ئارام و قەنەعەت بۆ خەڵکی بێژیت چونکی ئاخفتنەکە کوردەوەری هەیت بژیت ئاخفتناش دلی تێدێ بوو دلی چیت ئێش گوهات دەوی تێدێ بوو گاژی چیت ینی دزیش بیر کرد بوو چونکە ئەگەر مرۆڤ قەنەعەت شتێکی بی دژ دل بێژیت gelek jara mesela müşkileka çebi tu dê çi an hevaleka te berî hingê çûy ku wî kesê razî ket pê razî nebû çünkî ji dil nebiye bes tu wextê ji dil çiye müşkilekê helke yan babetekî behskey ekîd ew kesê dî ji dê ji dil wergirît bes wextê te bi xwe qeneet pê nebî sehkê heta اللغة الجسدية wî de dê diyar bît yani bi zimanê leşêwî ra dê diyar bît ku ev kese ji dil nabêjît yani دي سور بيتو رنگي وي دي تيك چيتو حتى حركت وي دي زياده بن يعني تشويشك دي چونكي زاني قناعات بين قالك جرى يعني سركردن سياسي يان عندهم برلمان يان او كسي دعاتا حزب خود كات اگر راستيا نبيجتن ساكي يعني مشوشك اخفنت وي ليك تيغناجاشتنك اتناف كلمه ويديوهات هيكو وي بخو قناعات بين چونكي دكتور محمد سوينيد بيجيتن اگر تدفيت شو لك بكي دفيت كلمه رفق لي بدي رغبت فرصت قدرت كل هرسك شيء كلمه دوتكم ممكنين مقصدها من بيتشي يعني تفيد كم جر مرور رغبت سرويش ولا هبيد دو كنت قناعات بها بي دو او كسي برامبر جيب قناعات وار بگري زور باشا كاك رياض شوازي جلوبرك و وستان لسر ستيج بله امانه چند کاریگری هي ببيت تواوكاري او جملاني او رستاني كديلي اكيد جلوبرك جي سيماي مروفي بو كاسي بصري نجا بو كاسي سامعينا بس بو كاسي بصري وقت بيني جلوبرك كي نشيو اون كنا جريدويا بوبتي تبع تو وقت تو تشي بحثي تندرستي كدفيت اگر صادريات بتدا بيد بتر جوانتر پیامه جاي اگر تو بتشي بحثي اندازیاری بکەیت تا کلاوەکی اندازیاری سەرێ بیت و ئەو جلوبەرگی ئەندازیاریت بەردابیت پتر دێ پەیامەتە گەیت وەختی تو پێشکەشکارە بی ڕەنگە جلوبەرگێکتە ڕێکوپێک بیت پتر پەیامەتە گەیت بوو کەسێ باسەڕی تەبەنا چونکی جلوبەرێک ناقیاسە و تەمەرۆڤێکی ڕەوشەنبیری یان دێ پەیامەتە گەیت یان ناگەیت نا بەلکو ئەتەکێتن جوانکردناتەیە لەسەر ستێجێ ئەکید یا گرنگە ئەوش زۆر باشە شتێکی دیکە هەیە کە کاتە تایم تەنانەت لە قوتابخانەکانیش لە پۆلی وانەوتنەوە لە 45 خولەک زیاتر وانە ناوترێتەوە ئەڵێن لێکۆڵینەوەکان وا دەرەخەن کە مرۆڤ تا ماکسیمەم تا 40 بۆ 45 دقه ئیتر ئیستیعابی وەرگرتنی هەیە چەندە گرنگە کە پەیامی خۆت لە مەسافە و یەک کاتێکە بگەێنیت کە بەرامبەر تووشی مەلەل نەبێت بسیارە جوانە ڕەنگە ئەوێنەی گرێ دایم گرنگیۆ گوتۆربێژیەوەژی ڕەنگە گەلە کەس و بینەر بێژین گوتۆربێژی چی گرنگە ها گرنگیۆ خۆ ئەوەیە بوونمونە وەختی تا تو گوتۆربێژی دۆیە شەهرەزابی تو دێشی بکورد و پۆخت پەیامە خۆ بگەینە حوجێ گەلە ئاخفتنی نییە وانەیەکی شوان تشتێک و خەڵک بێزار بیت یان نقصانیت گوتۆراویدا دروست بیت ئەوەیە تو گەلە بێشول تاخوی محاضرێدا مەوزوعەکە پێدوی دقەکە 2 دقای تو چارێکێکی بخۆ یان مەوزوعەکە پێدوی چارێکێکی تو نيف ساعات دريج بكي أبا تشتكي يعني كو جلك ديتا برشوف كده حتى مثلا جلك سركر ديد ما بربرسيد ما مثلا مرو أبيت كوتشنا ساس تيجي دي بجني زور نوكا داخاز فلان كاسيت كاين فرمو بو بيش كيش كنا بايفاكي بايف چندك أكاديميا مدبيت بو بينار ديار كام كو جلك خلق بغلطية تيجاش ديشنا ساس تيجي بايف بخود دقيقة كده سبيت كده حتى 3 دقيقة دريشترين بايف 5 دقيقة تو هاجا تو سحكي بايفات خلقي چندن
الشوريكي وانا 20 دقيقه ونص ساعتي فحتى ما مستوى وقت بيجن ريفابر بيت وقتی تو نشی کرد و پخت که پیام خود که وقتی تو شورازانی گوتار بجیده چونکی پیام هر چند یا دریج بید تا خو نامینی حاجه چند یا بهز و بالکیش بید چونکی ما شعرکه های احمد خانت بجید ای خامت گلک دریج کرد اف نامه پر قریش کرد هر چند کلام شه بدور بید بقدر دبی دما کو پر يعني اويك الرساوت يومي كاتو بخوري اگر بدرجي باشا کاکریاز باوترین ئەو هەڵانە چین کە لە گوتاربێژیدا دەبیندرێ یعنی یاخود بیندراوە جا سەرکردەکان بن یان مامۆستایان بن هەر کەسێکی جەماوەری کە دێ قسە دەکا باوترین هەڵەکان چین کە دووبارە و سێبارە دەبێتەوە هەلەکان وڵی زۆرن بەس دیماگوجیەکی شوان بابەتە ئەگەرم بەعسکە سەردابرنا خەلکی گەلک تێدا ینی ڕەچاوکردن يونجي طبعا ليرا ام شيم كاينه دو بابات يعني دو برسف بو مروفنا خوين دوار وقت صحت كتا غوتور بيجا كي دي تشو زانيت كو يعني تشو دي فشل نيت يونجي كيما سيت بي حسب كات وقت اف كسا درست پیام خو هزرا خو نگينيت يعني خلكي راضي نكاتن بو كاسيت اكاديمي وقت بيني بنمات وين هنا جيبا جيكرن بنمات غوتور بيجي راضي بون باور بخونه بون او حمي كيماسيد درست كان اد غوتاراويدا يعني مثلا عندك زراوات نشيا وتدا كارينيات هناك اوريشا كما بحث كري البدايات زور چاکە ئەگەر بینە سەر ئەو گوتار بێژانەی کە گوتار دەڵێن بەڵام زۆر بە دەمارگیریەوە باسی شتەکەکات ئەم مندە بە تووڕێی ڕەنگە باسی من مەبەستمەوە نییە خوا نەخواست بە جۆرێک لەگەڵ مامۆستایانی ئاینی بە شێوەیەک بە هەڵە تێبگە لە من بەڵام کە تۆ ئەتەوێ باسی خۆشەویستی خوددا بکەی یان باسی بەهەشتێ بکەی بە جۆرێ باسەکەی ئەوەندەی ترساندنی تێدایە ئەوەندەی تۆقااندنی تێدایە ئەو نەمحیبەتەکە دروست ناکات کە تۆ بەرە ئەو ڕێگەی بڕۆی جگەلەوە هەر کەسێکی تر مەبەستم وەکو بۆ نمونە باوکێکە لە ماڵەوە ئەڵێ دائیمەن پێش ئەوەی کە محتەرەم بی محبوب بە کە محبوب بی احترامیش دەگرن ینی باوکێک چۆن بتوانێت وتاربێژێکی باش بێ لە ماڵەوە محبوب بە کە قسەکانی وەربگیرێت نەک لە ترسا قسەی لێ وەربگیرێت گرنگە گوتاربێژی دە یکەم خاڵە پێشەکیە تو چە سەر ستێجێ گرنژینە وقتی گرنژین ڤایرۆسەکە وقتی تو طبعا محبوبی گرنژینە دەزی مەقسەدەمەوە وقتی تو گرنژی تو وەخت ڕێخۆشی ئەبدەمەوەرگیری شتەکەی بەحث نەکەی ئەو کەسە دێ پەیامەتە وەرگیت هەگەر ئەم هەر منتیقی بەحث کەین لۆژیک بەحث بکەین ئەگەر مرۆڤی کەسێک حەش کەسێکی نەکات تو بێژی گوێ خۆ بداتێ ناخێت بەس ئەگەر ئێک ڕێخۆشی گرنژینی تشتێکی بوتە بەحث کات و حەشتا بکات ئەکی تو دێ گوێ خۆدەیە دێ پەیامەوی وەرگری بەس ئەگەر تو دەمارگیری عەسەبی بێژە کەسە حەتە برۆیەتە یان خوشکۆتە دەمێت تو بێژی دەرگای پێوەدە بێ زەحمەت خوشکە منێ بەڕێز یان برۆی منێ بەڕێز دشی دەرگای پێوەدای دێ پێوەدە دڵخۆشی ئەگەر شتە ماستر بیان کچکە دێ بەس ئەگەر بێژە کۆ پێوەدە کوڕۆ دەرگای دێ پێوەدەت ئەگەر پێوەش دای ناویش دل دل دو پێوە نادەوە هەندێک هەر دێتەوە دەمەوەرگیری و عەسەبیەتی و تۆنتڕاوی گوتۆڕەدا کیت بێژن ئۆژەوە چێت بیت و فاشیزمی چێت بیت کاکریاس زۆر زۆر سپاس بۆ تۆ زانیاری زۆر باشت لابوو لەم بوارە من زۆر جار لەسەر ئەم بابەتانە شتم خوێندێتەوە بەڵام هەندێک شتی نوێ بیست زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی و هیوادارم بتوانین کتێبەکەش بخوێنینەوە دەست خۆش بێ و نمونەت زیاد بێت سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوونت دەستەکان خۆش ئێستاش بابزانین کەشوهەوای کوردستانی گەورە بە چ شێوەیەکە لە هەولێر ئاسمانێکی ساماڵمان هەیە بابزانین شارەکانی دیکەمان بە چ شێوەیە لە زۆربەی شارەکان وەکو سۆبان گوتی خۆرە و کەشەکە کەشێکی جوانی بەهاریە دەرفەتە ئەوەی بتوانێت بڕواتە دەرەوە با بێکەوە کەشوەوە ببینین
بابەتەکانی کوردستان 24 بگومان تەنیا لە ڕێی تیڤەوە نییە سوۆسیال میدیا ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە ئێستا خەڵک بەردەوام مۆبایل و ئایپاد و هەموو ئەمانەی لە دەستە بۆیە بۆ وەرگرتنی زانیاریەکان چاوی زیاتر لە سوۆسیال میدیا و لە پلتفۆرمە جیاوازەکانیەتی کوردستان بسیارش گرنگی بەمە دەدات. دروستە ئێمەش بۆ مەبەستە ئەو بابەتانی گرنگ و پڕبینەرترین بوونە لە بڵاوکراوەکانی سوۆسیال میدیای ئەم هەفتەی کوردستان 24 لەگەڵ مەتین کەریمخانە بین کە هەواڵسازە لە سوۆسیال میدیای کوردستان 24 ئەو زیاتر پێمان بەڵێت کە چ بابەتێ زۆر پڕبینەر بووە بەیانیت باشمەتی بەیانی باش سپێدە باش سوڤان و هەکار سپێدەوە باش بتن هەلبەتە چەند بابەتێک هەبوونە کە دەهەیەمە چەند ڕۆژێن دەرباز بوویدا لاوا تۆڕێن جیواکیدا هەم لاوا میدیای ناوخۆی نێودەوڵەتیشدا کاربەدان لە پەیخوا ئانینە ئەمێ بەحسە ژوام بکەن بابەتین ما بێجارە گشتینەتنێ سیاسینین ئەمێ بەحسێکی بابەتین گشتی و هەم دیسانین وەرزشیژی بکەن لە ئەزەوێت بێجارێ لە عێراقی دەست پێ بکەم ئەز لە هێرشا درۆنیە دوهی شەف یا ئەمریکا ji بۆ سەر ئۆتۆمبیلێکێ کو تێدا سێ سەرکردێن بلندتیên حزبڵڵه عێراقê hatine kuştin fermadeya navendê hêzên Amerîka li rojhilata navîn ku sênd komê lê naskirin di daxuyaniyekê de amaja bi wê yekê kir ku duhî şef wan bereka dronan berpirsekê bilindê Hizbullah Iraqî ku berpirs bûye ji wan hêrişên têne kirin ser hêzên Amerîka rojhilata navîn kirine amac. Ev hêrişa Amerîkayê ji bo ser wan berpirsên bilindên Hizbullah Iraqî karvedana zor navxwe Iraqê li ser asê nêvdawletî ji li pey xwe anî. Yani ev hêrişa cuda ji hêrişên dî xelkê Iraqê zor tore kiriye. Duhî şev li angirên wan gropên çekdariyên Şîe li nava Lava Iraq و Lava تنانه تورن جواکی جدا گفای وی که دخارن او بتوندی ولاما امریکای بدنه با یعنی دگوتن ایدی حلوست حکومت عراق زور لوازتن بسر کنه و اداره کنه نابه اف هرش تبر به پیدوی ام خونیشاندان انجام دادن انت چابره کردن او رایان صبح لانگرین وان گروپ چکدار خونیشاندان که بر فرق تا بل نوا بغداد انجام دادن لیجوان هرشن که امریکا دکسر گروپ چکدارن که اود بیجه سر به ایران نه هم نوا عراقی و هم دیسان جیل نوا سوریه ایدام از وان بابتان ببینن لسر وان بابتان ببینن مطابقت هرشن امریکا ل دیجی گروپ چکدار العراق و سوریه و کو تزانی لهیام چند روز در باز بوده امریکا چند هرشن جدا جدا لسر گروپ چکدار و کومن وان ناو عراق و سوریه دا انجام دادن لیتش که بالکش سبارت بوان هرشان چیه یعنی بر پسن واشنگتن داخویانی جدا سبارت بوان هرشا و چوانی انجام دادن وان هرشان دیدن بو نمونه جون کیربی کو بردف که انجمن آسایش امریکایی اوی گود بری کو ام هرشان سر گروپ چکداری ناو عراق انجام بدن ما حکومت عراق بشوی که فرمی آگاهدار کرد لبهاشان ودان پاتیل کد بعد جگر بردف که گوتبی بردف که وزارت درو امریکایی گوت نخیر مبریا انجام دادن هرشان حکومت عراق الوان هرشان آگاهدار نکرد بو پشتی که ما ارش انجام دادن ما بشوی که اکثر حکومت عراقی آگاهدار کردی اوی چنده و داخویانی جدای بر بسر واشنگتن سوار به چوانی انجام دادن آن هرشان بشوی که بر براف ناو میدیان امریکا و ناو میدیان نفدالاتیش بشوی که گیش دگ بدان پیخوانی اوی وکر گجاره کادن جون کر بیت سر شاشیان و دخازال بورینه بکتن یعنی ولاتیام تابت بکارینر تور جواکی دیگود بر بسن واشنگتن بخوج آگه لگدونی نکانه چاوایرش دین انجام دادن و زانیارین وانجی بدرس نبن ابا لامریکا از هل ورد مینم لامریکا دی مینم داخویانی که جو بایدن سروکوی ولاتی د میانا بانکشیا سرکاتی هلبجارتن امریکا کو لمها 11 افصالت انجام دان زور کاربدان لپیخوانی بو جهه گالت جاریان خودی جن حنکرنه یعنی ناو تورن جواکی دا ناو میدان امریکا زور کاربدان لپیخوانی بایدن گود سال 2021 که جوینه که دیگه سرکن هندک ولاتان من چاپ کفتن خون جوین هبو دیگه فرانسو میتران ددم که دا کوبریا 28 سالان آکل 1996 جان خواج دز دایا یعنی بکارین تور جواکی بشوی که زور کمیدیانه گالتجاری بحثی داخویانی بایدن دکرن دگود سرو که به هسترین ولات دنیای آگه آخافتن و داخویانی خوانیده باشترش بوی هم او بدنگ با چه داخویانی نده باشه که دنج دگود چاد و کسا کو هیان ها جنزانه چش دموی ده در به سرو که امریکا جبو 4 سالن دن ابا لامریکای لواشنگتن بو از هل امریکای ببینیم لاز بچمن نیویورک کو جوینا آسایش جوینا انجمن آسایش نفدالتی بو سبارت به عراق و تدا جنین پلاسخار نردیانه توین یک بو جو عراق بحث هلبجارتن پارلمانتو کردستان که حدیثان بحث روانه کردن موچه متخر فرمانبر حریم کردستان که جالی حکومت عراق و او دو داخویانی پلاسخار تی بشو که بر بلاف تا بل حریم کردستان کاربدان لپای خوانی بو نمونه
پلاسخارتی بحث موچه خورن هرما کوردستان گوت کیگر اوی گوت حکومت عراقی بر بسیارش موچن فرمانبرین هرما کوردستان و دم خدا نه هنریتن پیدیا و بر بسیارتی حکومت عراقی دم خدا به هنریتن داخل حکومت هرما کوردستان بشیتن دم خدا موچه همیان دا بش بکتن گوت نه ذنب حکومت هرما کوردستان کو موچه روان تاخیر دبا لذنب حکومت عراقی هر سبارت بداخویانی پلاسخارتی دمینم پلاسخارتی بحث هلبجارتن پارلمانتویا هرما کوردستان جکر تایبت خلا ششمی اوی گوت لبورین و جاره کردن هلبجارتن پارلمانتویا کوردستان هاتن پاش خستن چه کار به دیارنی علی هر هاتن پاش خستن اول دم کده کو بر بس حکومت هرما کوردستان تابع لانن سیاسیین هرما کوردستان چندین جاران دپات کړي کو او آمادن هلبجارتن دم خدا انجام ده تایبت پارتی ل چند لانک کو بر بس پارتی دی بیژن بر بس پارتی دی بیژن هندک لان هنا لاوا عراقی کارج بو پاش خستن هلبجارتن دکن ابا ابدو داخویانی پلاس خارتی بون کو حضور کار بدن پای خو آنین هل هرما کوردستان دمینم چند روزن در بازبویدا یا شارگولر کود به وزیر برگیری ترکیه سردان هرما کوردستان کرد و دیگر بر پرسین بلندین هرما کوردستان بون من نچوان بارزانی سروک هرما کوردستان مسرور بارزانی سروک حکومت هرما کوردستان و سروک بارزانی جویاله او تشتی کو بالکیش بود و سردان وزیر برگیری ترکیه جو هرما کوردستان دما او دیگر سروک وزیران هرما کوردستان مسرور بارزانی جویا اوی گوت هرش اسپاین پازار ایران کو کریه سر حولی و تدا جماره کولاتین سیویل شهید و بریندار بون به بهانه بوده یعنی او داخویانیا وزیر برگیری ترکیه لهمی وان سردان و جوین وید کرین زیاتر کاربردان لپی خو آنی هل هرما کوردستان دمینم بابت کدن ها کلنا و تورنج واکیلا زور کاربردان لپی خو آنی ولاتی اک سلیمانی ولاتی اک جله هولیری دچن دو شامپیون دکرن لب چاپ دکرن بریکا آنلاین اواز دکرن کو على اساس شامپیون باشن کوالیتی وان برزل دما دینن مالی و بکار دینن یعنی زیانم دمیوان دگهینن او کم بادینیا خارجی دمیوان پرچ بیتن اوا بعد کتن کو اوا بعد زور کاربردان لپی خو آنی تن لاف تورنج واکیدا خلق دی بیجتن بازار آنلاین نجه باوریه پیدوی خلق بشوی که آنلاین کلوپلان و چه تشتناف خوی به یعنی بکارینان دی مچابان یا هر چه که دی بکریتن هذا کدن جدی گفت نبخوا بریان ها جید زانی کو بازار آنلاین نجه باریالی نها پشمانی فایده نکتن جدا جوان بابتان ام بحث بابت کی ورزشی بکن کو هیاما تقریبا مهکیه بشوی که بربلاف لاواتورین جواکی دا و میدیا و خلق جیب خوب و مشغول کرینه گله جاران هفکاری مکارون فاخر دی بجان بحث ورزشی که مگود جارم بحث ورزشی بکن جام آسیایی که نزدیکی ما هیکل قطر دهت لدار خستن یعنی خلق بشوی که گشی بخوب مشغول کردیا روزانه یاری دهن انجام دان چتی بالکش او کو یاری و دماهی دنابرا قطر و اردن دهت انجام دان روز شنبه لهرما کوردستان جی لانگیرن تباپی بسر دو آلیان دابش بونه هدک جوانا هاندر یا خو لانگیرن قطر نه هدک دجی لانگیرن اردن علی جبر کو پیوندین دنابرا اردن و هرما کوردستان دشمی جالی آبوری و سیاسی هم دیسان کمالاتی و پیوندین مجوینه زدری ولاتین هرما کوردستان لناباتورین چواکیش دا بشوکی گشتیم پشتوانی خو جبال بجارتی اردن دوباتیریا بله سوفان هکاره و بابت بون کلنا و حیامات چروجن در بازبویدا زورتین کاربردان لپی خوانی مجوکی ما کوردستان 24 رمضان کردیم الله سپاس دکین سپاس دست خوش متین بەگشتی ئەمە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی بەیانی 24 بوو خۆی لە کۆمەڵێک پرگە و تەوەری جیاواز بینیەوە و هیوادارم ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باشتان هەبێ ئەمڕۆ ئێستا با بڵێن سەرەتای ڕۆژە و کاتێکی زۆرمان لە بەردەماوە بۆی بتوانین کاری باش بکەین خۆشەویستی ببەخشینەوە خەندە بکەین و کاتەکانمان بەباشی و بەڕێکوپێکی بەسەر بێت هیوای باشترینەکانتان بۆ خوازی خاتان